بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕا 152. بابەتە چینوێ بابەتی خشتەی چەشنەکان و پلەداری ڕوونکردنەوەی. ئێستا دەچمە لاپەڕا 152. ڕاهێنانی ئاراستە کراو. ئەمانەی خوارەوە بارستایی 30 قوتابیە کە بەشداریان کردووە لە خێوەتگەی دیدەوانی پەروەردە لە هاوینی ڕابردوودا. ئەو ژمارانە وەکو دەبینین بارستایی قوتابیەکانە نەشنووسرایە بە چییە، بەڵام 100% بە کیلۆگرامە. پرسیاری ژمارە 1 خشتەی دووبارە بوونەوەی کەڵەکە بوو بۆ ئەم پێدراوانە دروست بکە بە مەرجێک چەشنی یەکەم 50 هەتا 55 بێت. بەڕای من ئەو مەرجەکی زۆر خراپە کە دایان نایە، نەدەبوایە مەرجی دانێن چونکە ئەوەی ڕاستی بی هەر باشیش نییە. بۆ نەمەودایەکە باش نییە لە 50 تا 55 چونکە ئەگەر 55 50 لێ دەرکەم یەکسان دەبی بە 5. بەڵام کێشەکان 6 دانەیە چونکە 50 دەژمێردرێ، کێشەکان 50 51 52 53 و 54 و 55 کەواتە 6 دانەیە. 6 دانە زۆر خراپە، تەنیا دەبی 5 دانە بی، ئەوها ئاسانترە 5 دانە یان 10 دانە، بەڵام 6 دانە زۆر شتەکی باش نییە. کەواتە ئەو مەرجە یەکەم جار کە مەرجە باش نییە، دووەم جار مەودایەکەشی باش نییە. دەبوایە لە کاتی 55 کەم 50 تەنیا بکاتە 4 جیاوازیەکە و کێشەکان دەکاتە 5. هیوادارم تێبگەن مەبەستم چییە لەو ڕوونکردنەوەی. بەڵام چونکە مەرجەکە هەیە ناچارین وەچیوی بکەین، خشتەکەی دروستکەین. ئەمن خشتەکەمە وها دروست کردیە، نووسیتم بارستایی، لە ستونی دووەم نووسیتم دووبارە، ئەو جا دووبارە بوونەوەی کەڵەکە بوو. یەکەم گۆتمان ناچارین بارستایەکە 50 تا 55 بی. بارستایەکە کە ئەمن ژماردم 6 دانە 50 تا 55 هەبوو. بێگومان لێرە ڕەنگە ئەمن هەڵم کردبی چونکە ئەوەندە ئاسان نییە ژماردنی ئەو هەموو 30 دانەیە. هیوادارم چاوپۆشی بکەن ئەگەر لێرە هەڵە شتەکەم کردبوو، بەڵام ڕێگایەکە هەر ئەو ڕێگایە. ئەمن 6 دانەم دیتەوە کە بارستاییان لە 50 هەتا 55 بوو، چونکە یەکەم جارە کەڵەکە بووش هەروەکو دووبارەیە. ئەو جا ئەوانی دی ئەگەر بین لێرە تەمەشاکەین، لێرەش ناچارین هەڵەکی دی بکەین چونکە لێرە ناچاریان کردین 50 تا 55. ئەمن لێرە ئەگەر بنووسم 56 هەتا 61 نەم دەتوانی دوایێ وەڵامی پرسیارەکەی دیکە بدەمەوە کە دوایە تەمەشای دەکەین. بەڵام بەخۆی چونکە لێرە جیاوازیەکە 5 دەبوایە لێرەش جیاوازیەکە 5 بی، بەڵام لێرە وچی تەمەشا دەکەین جیاوازیەکە 4. لێرانش هەموو جیاوازیەکان 4، تەنیا لێرە 5 بوو، ئەوەش هەڵێ دەبوایە ئەو هانەبی، دەبوایە لە 50 هەتا 54 بی، بەڵام ئیدی ئەو هایە. ئەو جا کە ژماردم ئەوانەی کێشیان لە 56 هەتا 60 دانە بوو، لە 61 هەتا 65 وەکو دەبینین 8 دانە بوو هەتا دوایی. کەڵەکە بوو مانای چیەوە تا لێرە ئەو 16 لە چ هات، ئەو 6 کۆ دەکەینەوە لەگەڵ 10، ئەو 24 لە چ هات، 16 کۆ دەکەینەوە لەگەڵ 8 و هەتا دوای 24 کۆ 5 یەکسانە بە 29، 29 کۆ 1 یەکسانە بە 30. لە کۆتاییەکەی لە هەمووی کە کەڵەکە بوو کرا دەبی 30 دەربچی، چونکە هەمویان 30 ناکەواتە لێرە ئەگەر هەڵە شتەکی بکەین ڕەنگە دیاربی کە لە جێیەکان هەڵەمان کردیە. ئێستا خشتەکە دروست بوو، بچم بزانم پرسیارەکەی دیکە چ بوو. پرسیاری 2 ژمارەی قوتابیەکان بدۆزەوە کە بارستاییان کەمترە لە 61. کەمتر لە 61 واتە لێرە
50 تا 55 باشە، 56 هەتا 60 باشە، واتە ئەمن ئێرە دەخینمەوە یەکسەر ژمارەیان 16 خوێندکارە. لەبەر هەندێک کەڵەکە بووە باشە یەکسەر وەڵامەکەمان دەست دەکەوی، بەڵام ئەگەر کەڵەکە بوش نەبووە 6مان دەهینە کۆمان دەکردەوە لەگەڵ دەی، بەڵام لێرە یەکسەر بە ئاسانی دیار دەبی. ئەگەر نووسرا بە ئەوانەی چەند کەسن ئەوانەی کێشیان لە 66 کەمترە دەمانگوت 24 کەسن، کەواتە دەتوانین وەڵامی زۆر لە پرسیارەکان بدەینەوە بەهۆی ئەو خشتەیە. پرسیاری 2: خشتەی چەشنەکانی بەرامبەر ناوەندی لێدانی دڵ لە خولەکێکدا بۆ چل نەخۆش کە سەردانی نۆرینگەی یەکێ لە پزیشکەکان دەردەخات لە ماوەی هەفتەیەکدا. پلەدارێکی ڕوونکردنەوەی بۆ ئەم پێدراوانە دروست بکە. ئەگەر تەمەشاکەین لێرە ناوەندی لێدانی دڵ، ژمارەی لێدانی دڵ لە 60 هەتا 65، لێرەش هەردیسان بەڕای خشتەکی نالەبارە. لەبەر چ؟ چونکە ئەو ژمارانە 71 و 72 دوای 70 ئەوە نابی، ئەوانە زۆر باش نینە، تەنیا دەبی ژمارەکان ژمارەی ئاسان بن، بۆ وێنە ئەوها بیان نووسی بە 60 بۆ وێنە هەتا 64. ئەوها کە جیاوازیەکە چارە، بەڵام مەودایەکە یان لێدانەکان 5 دانەیە، پاشان لە 65 وە هەتا 69 کە زۆر زۆر ئاسانە، ئەوها دوایە لە 70 وە هەتا 74، دیسان لە 75ەوە هەتا 79 و ئەوجا لە 80 هەتا 85. ئەوە ستانداردە، ئەوەیە کە لە هەموو وڵاتەکان ئەوهایە، بەڵام ئەوها 71 و 72 ئەوە نابی بەداخەوە. ئەمن ئەو پلەدارە ڕوونکردنەوەیم دروست کردیە، وەکو دەبینین ستونەکان دەبی لە تەنیشت یەک بن، بەو جۆرەی دەرچوو، کەواتە زۆربەی خەڵکی لێدانی دڵیان 72 هەتا 77 جارە لە خولەکێک. ئەوە لە هەمویان باوەکە، بەڵام چونکە نەخۆش بووینە ئەوانە کە مرۆڤ دەچیتە نەخۆشخانەی بێگومان لێدانی دڵی ئەگەر لە ماڵێ کەمیش بی لەوێ تۆزێک زیاتر دەبی. ئەوە پلەداری ڕوونکردنەوەی لۆ ئەو پرسیارەی. پاشان پرسیاری ژمارە 4: ئایا چەشنی ناوەندی لێدانەکان چییە کە زۆرترین دووبارە بوونەوەی هەیە؟ بێگومان ئەوەی زۆرترین دووبارە بوونەوەی هەیە 72 هەتا 77، چونکە 15 کەس ئەو جۆرە لێدانەی هەبووە. دەینە لای پرسیاری ژمارە 5: زانکۆ ئەمریکیەکان لە هەموو جیهاندا پشت دەبەستن بە تاقیکردنەوەی سات وەک پێوەری وەرگیران لێیان، کە خوێندکار تەنها لە زمانی ئینگلیزی و بیرکاری تاقیکردنەوەی بۆ دەکرێت. بەرزترین نمرە بۆ هەر بابەتێک 800 دەبێت. خشتەی بەرامبەر ناوەندی ئەنجامەکانی تاقیکردنەوەی سات لە 3 ساڵ دەنوێنێ. ئەستوونی ڕوونکردنەوەی جووتەنی بۆ ئەم پێدراوانە دروست بکە. لێرە جووتەنی مەبەستیان بۆ 1 ساڵ 2 ستون هەیە، ستونی ئینگلیزی و ستونی بیرکاری، لەبەر هەندێ دەبیتە ڕوونکردنەوەی جووتەنی. ئەمن بەو جۆرەی دروستم کردیە، بۆیە لە ساڵی 80 دوو دانەیە، بیرکاری سۆرەکەیە، ئینگلیزیش کەسکەکەیە، لە ساڵی 90 دیسان 2 دانە، و لە ساڵی 2000 2 دانە. لێرە لە ئاسۆیەکەی تەوەرەکەی دەنووسم ساڵ، لێرەش نمرەکان دەنووسین لە تەوەری ستونیەکەی. ئەو های لێ هات. بێگومان ئەوە زۆر گرنگە، ڕەنگەکان لێرە دەبی بنووسم هەر ڕەنگەی لۆ چ وانەیە چییە، ئینگلیزی و بیرکاری.
لۆ ئەو کەسەی بێوێ بەدەستی دروست نەکا ئەو جۆرە وێنەی ڕوونکردنەوە یانە دەتوانی ئەپلیکەشونەکی بەکاربیانی دەچی ئەو جێی کە ئەپلیکەشونی لێدەینی بە گوێرەی مۆبایلەکەت و ئاپەکە ناوی نەمبەرز کە لێرانە هەیە ئەوە ئەو هادەیکەیەوە پاشان کە دادگرت لەسەری سەرەوە لە ناوەندێ دەبینین هێمای کۆ هەیە پاشان کوو بەکاری دەینی ئەو هێمای کۆی دادەگری ئەوها ئەو جەلێرە زۆر جۆری وێنەی ڕوونکردنەوەی هەیە بەڵام پێویست ناکە تەنیا یەکەکی هەڵدەبژێری کە سادەترینە لێرە نووسرایە بە سویدی توم واتە هیچی تێدا نییە بە خۆمان لێرە شتەکان دەنووسین دەیکەینەوە ئەو جەلێرە بۆ وێنە دەنووسی بە کوردیبی بە هەرچ زمانێک بی کێشە نییە چونکە تەنیا ژمارەکان چا دەکات ئەگەر لێرە بنووسین ساڵ بۆ وێنە ساڵی 1970 بوو 1990 بوو ساڵەکەی سێمیش ساڵی 2000 بوو ئینگلیزی هەبوو بیرکاریش هەبوو پیتی ماتماتیک پیتی ئێمیلۆدا دەنێم جە پاشان چ بکەین هەتا وێنەی ڕوونکردنەوەیەکەی دروست کاتن تەنیا لێرە ئەوەندەی هەڵدەبژێرین ساڵەکان هەڵنابژێرین تەنیا ئەوەندە پاشان دەچینە سەرەوە لە ناوەندێ کردتە لەسەر ئەو هێمایانە دەکەین کە لە لای دەستی چەپ دووەمە لێرە کرتەی لەسەر ئەوەی دەکەین چمان دەوێ ئەگەر بمانەوێ بۆ وێنەی جووتەنی لێرە کرتەی لەسەر یەکەمی دەکەم لە لای دەستە چەپ و وەکو دەبینین ئەوها دروستی کرد پاشان بە خۆمان دەزانین یەکەمیان ساڵی کامە ساڵە و دووەمیان کامە ساڵە و سێمیشیان کامە ساڵە کاتە بەو جۆرەش دەتوانین بەکاربینین ئەو ئەپلیکەشونەی هیچ کێشە نییە ئەگەر بیرکاریەکەی پێشتر بنووسی یان ئینگلیزیەکەی پێشتر بنووسی بەڵام ئەگەر بیرکاری پێشتر نووسرا دەبی لە هەموو جێیان بیرکاریەکە پێشتر بنووسرێ مەبەستم یەکەم جار لە لای دەستی چەپ لای دەستی چەپە کە بیرکاریە لای دەستی ڕاست ئینگلیزیە و چەپ بیرکاری ئەوها بەڵام لێرە لە نەمبەرز بە پێچەوانەیە چونکە خشتەکەمان یەکەم جار ئینگلیزی بوو ئەوهای دروست کردیە ئەو دوایە بیرکاری بوو ئێستا بینە لای ڕاهێنانی ئازاد ئەو ئانەی دێن تەمەنی ئەندامەکانە لە یانەی فرات ئەوەش تەمەنەکانە کە لێرە دیارە پرسیاری 6 خشتەیەکی دووبارەبوونەوەی کەڵەکە بوو بۆ ئەم پێدراوانە دروست بکە بە مەرجێک چەشنی یەکەم 14 هەتا 19 بی دیسان مەرج دانرایە کابوو یەکەم جار ئەمن دەچم دەژمێرم بزانم چەند کەس تەمەنی لە 14 هەتا 19 لێرە ئەمن بە ڕەنجی مۆر دیاریم کردیە ئەگەر بژمێرین 1 2 3 4 5 6 7 کەس لەو تەمەنەیە ئەگەرە من بێگومان لە ژماردن هەڵم نەکردبی و خشتەکەشم بەو جۆرەی دروست کرد تەمەن لە 14 هەتا 19 7 کەس دووبارەبوونەوەی کەڵەکە بووش 7 کەسە ئەوانەی تەمەنیان لە 20 هەتا 25 20 لەگەڵا 25ش لەگەڵا هەموو ژمارەکانی مابەینی 20 و 25ش لەگەڵن کە ژماردم 6 کەس دەرچوو کەڵەکە بوو ئەو شەشەی لەگەڵ ئەو هەفتەی کۆ دەکەینەوە یەکسانە بە 13 تەمەن 26 هەتا 31 6 کەس بوون 13 و 6 کە کۆ دەکەینەوە یەکسانە بە 19 تەمەن 32 تا 37 4 کەس بوون و چاری لەگەڵ 19 کۆکەینەوە دەکا 23 دیارە ئەوانیش هەمویان 23 کەس بوون خشتەکە بەو جۆرەیە پرسیاری 7 ژمارەی ئەو ئەندامانە بدۆزەوە کە تەمەنیان لە 32 ساڵ بچووکترە
ئەوانەی لە 32 بچووکترن واتە 14 تا 19 20 25 26 31 هەمووی باشە، کەواتە وەڵامەکە 19 کەسن ئەوانەی تەمەنیان لە 32 ساڵی گچکەترە. لە هەردوو پرسیاری 8 و 9 ئەو خشتەی لە پرسیاری 6 بەدەستت هێناوە بەکاری بێنە. پرسیاری 8 پلەداری ڕوونکردنەوەی بۆ ئەم پێدراوانە دروست بکە. من بەو جۆرەی دروستم کردیا لە تەوەری ئاسۆیی ساڵ و لە تەوەری ستونیش دووبارە بوونەوە. ئەوانەی تەمەنیان لە 14 هەتا 19 7 کەس بوون، 20-25 6 کەس بوون، 26 و 31 6 و 32 تا 37 4 کەس. پرسیاری 9 چەشنی تەمەنەکان چییە کە دووبارە بوونەوەی کەمترە؟ لە خشتەکەی دیارە، هەروەها لە پلەداری ڕوونکردنەوەیش دیارە، ئەوە لە هەمویان کەمترە. کاتە وەڵام 32 هەتا 37. بینە لای پرسیاری ژمارە 10. خشتەی بەرامبەر ناوەندی داهاتی ساڵانەی تاکە بە دۆلاری ئەمریکی لە 3 شاری چین لە ماوەی 2 ساڵ. پلەداری ڕوونکردنەوەیە جووتنیەکان بۆ پێدراوەکان دروست بکە. 3 شار هەیە: بیجینگ و شانگهای و شیزان لە ساڵەکانی 1994 و 2000. ئەمن لێرە خشتەکەم بە ئەپلیکەشنەکەی دروست کرد کە ناوی نەمبەرز، هیوادارم کە بەدڵتان بی. لێرە ئەو هانووسیم خشتەکە هیچ گرنگ نییە چ بنووسی، بەڵام لە کاتی ئەوەی بتەوێ پلەداری ڕوونکردنەوەی دروستکە تەنیا دەستنیشانی ئێرە بکە. ئەوانەی دی پێویست ناکە دەستنیشان بکەی، پاشان لێرە کرتەی لەسەر یەکەم لە لای دەستی چەپ لەسەرەوە دەکەی، تەواو دەبی. ئەوها و پلەدارەکەی دروست دەکە، بەڵام لێرە دەبی بزانین شینەکە کام ساڵە و کەسکەکەش کام ساڵە. شینەکە ساڵی 1994 و کەسکەکەش ساڵی 2000. ئەوها دروستی کردیا. 3 دانەش هەیە، هی 3 شاری چین. بێگومان دەبی لە تەوەری ئاسۆیەکەی بنووسی کامە شارن. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 152. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.